بەناوی خوای بەخشندە و میهرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبی یاخوا میشە باش بن ڕەمەزانێکی پڕ خێر و بەرەکەت بی لە بۆ هەموو لایەکی ئینشاءڵڵا. خۆشەویستان هەر کەسێک بەلای بازاڕی گەورەدا هاتبی و بیەوێ پیاسەشێکن قەراتێ بکە حتمما بازاڕی تەزبیح فرۆشانیشی دیتێ و یان ئەوانەی عاشقی تەزبیحن دێن بۆ بازاڕ و دەیانەوێت تەزبیحێکی باش و چاک بۆ خۆیان بکڕن. جا لەم بازاڕەش مام محەممەد ئەمین تەمەنەکی هەیە بەخۆی تەمەنی نزیکەی 6 ساڵە و نزیک 20 ساڵیش دەبێ لە بازار خەریکی فرۆشتنی تەزبیحە. جا من باس و خواسی لەگەڵ دەکەم بابزانم ئەو لەگەڵ تەزبیحە بینی چۆنە و کووە ویشەی هەڵبژاردیە و باشی لێ دەزانی ئینشاڵڵا. مام محەممەد ئەمین السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باشە سەحەتان تەندروستیتان یاخۆ باش بن سەلامەت یاخوا. ئیش و کار و کەسابەت چۆنە؟ والله ئیش و کار و کەسابەت لەو مانگی ڕەمەزانی ئەم ساڵ وەکو ساڵانی پێر نییە. وەکو سارانی تر نییە؟ بەڵێ لەبەرەوەی ساڵانی پێر موچە زۆرتر بوو موچە لە وادەی خۆی دەرا مەسەڵەن خەڵک جیپانی باش بوو تەزبیح باش کرد. عەدی پێم بڵێ ئەتو لەگەڵ ڕەمەزانی کوی؟ والله ئەمێ شکر لە خوای گەورە ئەمە ساری 12 مانجێ بەخشی ناکەم لە ڕۆژوو بێجگە لە ڕۆژەکان ڕەمەزان لە دووشەمەکان و پێنجشەمانش تەخسیر ناکەم. ئەوەش نیعمەتە فەزلی خوای گەورە بە زیادی سەلامەتی خوای گەورە. ئێستا تێنی نییە برسید نییە؟ نەتێنیمە لە برسیمە لەبەروی ئەمە ساری 12 مانجێ ئەم دووشەم پێنجشەم بە ڕۆژەم شکر لە ئەو خوای گەورە. الحەمدولله. چەند ئەو درەت مرتاحە؟ هەر زۆر زۆر مرتاحم کە مانجی ڕەمەزان هات من زۆر دڵم خۆشە ئاشتی دەم. عەدی بابزانم ئەوەندەی بەبیرت بی قەدیمە ڕەمەزان کو بەڕێتان دەکرد کو بە ڕۆژوو دەبوون کو ئیفتارتان دەکردەوە؟ وڵاهی ڕەمەزانانی قەدیم خواردن کەمتر بوو بەڵام خواردنی بەتامتر و خۆشتر بوو. لەبەرەوەی خەڵک ئەو سەردەمی مەسەلەن ئەگەر باسی هەشتایەکان و خوار هەشتایەکان بکەین دەبینی بابمە و خوارترە ئەوانە مەسەلەن بە خۆشمانەگە گەنج بوونە دەماندیت مەسەلەن کە خەڵک بە ڕۆژی دەبوو ئێواران نزیکەی فتارێ مەسەلەن کەرەوە ژیاندادەنا هێرکێ برژایاندادەنا ماستاویاندادەنا وەسعەکەیان خۆش دەکەن بە لەزەت بوو ینی خواردنەکەیان ئاخورمەیاندادەنا هەر شتەکەیان وا لێ دەکردیان خەڵک سۆز لە ڕەمەزانەکە وەربی لە خواردن وەربگری. بەڵام ئێستا ڕەمەزانی ئێستا خواردن زۆرە بەڵام خەڵکەکەم زۆر یعنی ئەو تام و چێژی ئەو سەردەمی نییە ئەو سەران نییە بۆچی ساڵان نییە بەڵێ ئەو یعنی لەبەر چ هالی هاتی ئەو جاران خۆشتر بوو شی دەری لەزەت لێ دەدیت بەخۆی ڕسقی ئەو سەردەمی لە ڕسقی ئێستا حەڵال کرد پێی باندی هەیە بەڵێ لەبەرەوەی ئەو کات خەڵکە بێرکەی دەپرۆشت قەناعەتی بەمارەکەی خۆی هەبوو کێرکەی دەپرۆشت خەڵکە بۆ ڕسقی دەپرۆشت مەسەلەن تەماشای گوند دەکرد گوندەکە یەک کەس ڕسقی دەپرۆشت تەماشا دەکرد لەو گوندە یەک کەس مریشی دەپرۆشت کابرا ئەگەر گۆشتی بیستا با دەبا بچی لە شاری بکڕیت. باش ئەتو زۆتت کردێ بە ڕەمەزانان زۆت یان دوورنا؟ نەوەڵڵاهی سەردەمی زۆت و دوورنەی سەردەمی من نەما لەبەرەوەی تەرەکتەری باشات و دەڕاستەی باشات و ئەو یانی نەما ئەگەنا ممکینە ئەو کاتی کە من مەسەلەن هەستم بەرژیان کرد تقریبا تۆ مابوو تۆ دەرما بوو بەدەستی ینی تقریبا خەڵک تۆی دەکرد بەدەستی. ئەو کاتی بە ڕەمەزانیش بوو؟ بەڵێ ینی ئەمنا بەڵام ئەتو بە خۆت ڕەمەزانت دیتێ بە هاوینان و بە بەفربارین و موزیە دیتی ئەو کات کو بوو ئەو تەموزەوچی
لۆم باسکە ڕەمەزانیش بوو چۆن جا نمونە کردۆ دەجێڕمەوە ینی وەکو معجیزەک لە یادمان پیاوەک هیکنەما ئێساش بە حەیات مایە ناوی مام عوسمانە گەڕە سۆرە تەمووز بوو تەمووزێکی زۆر گەرم بوو کەسێک لە گوندی منداڵێک بردبوو گوندەکەەوەی بێت سۆل بوو ینی گوند سۆل بوو ئاوەدانی لێنەما بوو منیش هەنی گەنجێکی هەرزەکار بوو چون گوتم مام عوسمانە وەستەکی گوتووە بەم قەبری لێدا بەدا کتێنی قەبری لێ دەدام یعنی لە یادما سعات یعنی پاشی 12 ئەوانە بوو یعنی گەرماشی زۆر بەتەنێن قەبری لۆ مندارەکە لێدا لە گوندی ئێستاش ئەو پیاوە بە حەیات مایە بەڵام کە تێ لە سێزەی یعنی پاشیفای بدا یاڕەبی پیاوەی زۆر بسلمان ناوی مام عوسمان بوو یعنی ئەوە هەرچەند جاری کە مردین بەبیر بێتەوە ئەوم بەبیر بێ هەرچەند جاری ڕەمەزانی گەرمم بەبیر بێ ئەو مام عوسمانم بەبیر بێ لەبەرەوەی بە تاکە تێنە قەبرەکە لێدا ئەوجە پێم وت مام عوسمان یارمەتێکردن کوڕەتی بابۆر هەنا خۆری لا دەبێت پاسەلامەت کە لەبەر ماوەی کات بەس پێم خۆشە بزانم ئەو تەزبیحانەی کە دەیفرۆشی لە چەندی دەست پێ دەکا لە چەندی خلاص دەبی لەکنە تو مامۆستای بەڕێز ئێستامێن ئەو تەزبیحانەم وایە ئەوە خەڵکی فەقیر ئەگەر نوێ پارەی زۆر بە تەزبیعدا تەزبیعات وستاش خوای بە تەزبیعی بکە مەسەل ئەگە نەزانی بە پەنجەی بیت تەزبیعشی ئەو هەلانە ئەوە سەتیەکە سێ سیبسەی تێدایە هەرچاوی دەقوچێنی سیبسەیەکەی دەجێڕی دەکاتە مەمکەی ڕای دەبی دەگۆڕی ئێوەنیا مەسەلەن سوبحان الله دەڕوا وەسیبسەی چاوی دەچۆکن دەگاتە مەمکەی الحەمدولله دەگاتە مەمکەی دەگۆڕ دەکاتە الله ئەکبەر دەگۆڕی باقی الله ئەکبەر لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير پێ دەکەم سەڵاوات خۆی لێدا صلی الله عليه وسلم ئەوە لەوێ دەست پێ دەکەم پاشان ئەو تەزبیعانەمانەیە بەس 2000 و 3000 ئەومان هەیە بە 5000 قەزوانە سەپیەکە ئەوەمان هەیە قەزوانە چارچاوە بە 7000 باقی ئەوانەمان دێ نێرجیلە نێرجیل تەزبیعشی زۆر باشە کاتی خۆی لە سەردەمی خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەلامی خوا لێبی ئەوەی على ئەساس تەزبیعی نێرجیلی پیرۆز کردیە یعنی دارێک بووە دارێکی زۆر ڕق بووە مەسەلەن فەرمانی کردی ئەوەی بکەنە تەزبیع شتێکی پیرۆزە و دەبتە تەزبیع کردیتیانێ ئەوە لێوان دیوانێ ئێستا زۆرترینی تەزبیع لە مانگەکانی ڕەمەزانێ ئەوە دەڕوە ڕەمەزان ئەوە زیاتر لە هەموو تەزبیع زیاتر ئەگەر ڕەمەزانیشی لەگە نەبی ئەو تەزبیعە مەسەلەن ئەوانەی کە تەزبیعات وستایشی خوای گەورە دەکەن پێیان خۆش شتێکی باشیان پێوی ئەو تەزبیع لێ دەست دەگرێت ئەو نێرجیلانە لەبەری بازاڕشی باشە و باشە هەموو کاتیش پارەی خۆی دەکاتەوە ئەگە 12 پێ 12 دەکاتەوە ئەگە دەی پێ لێ دەکات پازەی پێ 15 دەکاتەوە ئەگەر سەردانی ماڵی خوای گەورەش بکە بە قسمەتمان ئینشاءالله دەڕوا تەزبیعی ئەو هالانە نێرجیلی گەورە دەکڕی لەمە ئەوە شتێدایە مەسەلەن بە 25 هەیە بە 30 هەیە بە 35 هەیە خوارتر هەیە خوارتر هەیە حەسەب ئەو کەسەیە کە دەفرۆشی خۆ وجدانی خۆی پێی بە تەزبیعەوەی پیرۆز دەکات ئەوە تەمەنی زۆر جێژە ئەس دەکەی سیارە بە سەرکەوی ناشتێ هەندە ڕەقەم زۆر باشە سپاس دەکەم ئەمە پێما خۆشە زیاتر گفتوگۆ لەگە بکەین قسەت گەلە شیرنە بەس کاتی بەرنامەکەمان کەم مایە لێ داوا لە هاوکارم دەکەم ئەو دیارێمان پێ بدە ئێمە دیارێکمان هەیە لە کەناڵی ئاسمانی پەیام ئەو دیارێش پێشکەش بە زەناوت بی خوای گەورە تەمەتان بەخێر و بەرەکەت بکاتن زۆر بەڕێزی سەلامەت کە ئەوە دەمینێ وەکو دیاری لە بینمان ئینشاءالله هەردی چاوم